پرۆسەکە تا ئەمڕۆ لە کەشێکی ئارام و باش ڕۆیشتووە و هیچ حالەتێکی زەق و نەخوازرا و ڕووی نەداوە کە ئەوەش جێگەی خۆشحاڵی هەموو لایەکە نیشانەی ئاستی پابەندی لایەنە سیاسیەکانی کۆمسیۆنە جگەلەوەی چەندین پێشێلکاریمان تۆمار کردووە کە لەلایەن کاندیدەکانەوە پێویستە بگوترێت کە بەشێک لە پێشێلکاریەکان لەلایەن تیمی بانگەشەی کاندیدەکەوە کە زۆر جار خودی کاندیدەکە زانیاری نییە و ئاگادار نییە بەڵام دەڕووی یاساییەوە کاندیدەکە بەرپرسە بۆیە لە خۆناغی یەکەم مەبەستمان نەبوو ناوی ئەو کاندید و لیستانە بهێنین و تەنها مەبەستمان بوو بۆ جۆری پێشێلکاریەکان تۆمار بکەین بۆ ئەوەی کاندیدەکان و کۆمسیۆن ئاگادار بن. هەر سەرپێچیەک بە پێ ڕێنمایەکان ببینرێ لەلایەن ئەو لێژنانەوە تۆمارەکرێت پاش تۆمارکردنی سەرپێچێکە ئەگەر لە دەرەجەی ئەلیف بێ یەک بێ تا سەرپێچیەکی زۆر گەورە نەبێ ماوەی 3 ڕۆژ ئەدرێ بە نوێنەری ئەو قوارە سیاسیە یاخود ئەو کاندیدا یاخود ئەو هاوپەیمانیە کە ئەو سەرپێچیە چاکاتەوە لای بەرێ. پاش 3 ڕۆژ متابعی بوو ئەکرێ پاش متابعەکە ئەگەر لا نەبرابوو چارەسەر نەکرابوو ئەو سەرپێچیە کە تۆمارکراوە تەحویلی لێژنەیەکی کابێت کە لێژنەی لێکۆڵینەوەیە لوجنەتی شەکاوی لێکۆڵینەوەی لەسەر ئەکرێت کە سەپێنرا کە بە تەواوی بەڵگە هەیە کە ئەو لایەنە ئەو قوارەیە ئەو کاندیدە یاخود هەر هاوڵاتیە کەسێک کە بێ ئەو کاری کردووە ئێمە ئەو کاتی ڕاستپاردەی پێبەرزەکرێتەوە بۆ یەکێک لە سزاکان بسەپێنرێت. جۆری سزاکان عیبارەتن لەمانە. یەکەم سزای دارایی باج کە غەرامە لەسەر کاندیدێک یاخود لەسەر قوارێکی سیاسی یاخود لەسەر هاوپەیمانیەک و تا ئێستا لەسەر ئاستی عێراق زیاد لە 120 کاندید باجی دارایی لەسەر کراوە. جۆری دووەم ئەگەر سەرپێچیەکە گەورەتر بێت ئەگاتە ئاستی دوورخستنەوەی کاندیدێک ئەمەش حاڵەتێکە زۆر جار ڕووی داوە بەڵام لەم هەڵبژارنە تا ئێستا دوورخستنەوەی کاندید ڕووی نەداوە.